ما ئیرۆ دا بەردەوامیە سەردانا سەرۆکە ئەنجومەنێ نوێنەرین کۆنگرەسا ئەمریکی ji bo welatên Asya. Piştevanên Sedr carekê dikevin nav Parlemanê Iraqê û kuştina Eymen Zawahirî dê çendê tevgerên terorîst lawaz bike? هەروەها ڕێگری لە ئازادی ڕاگەیاندن لە تورکیا بابەتێکی دیکەی بەرنامەکەمانە. Civata sînatorên Emerîkî endametiya Finland û Swêdê di NATO da pejirand bi têkraya dengên endamên her du partiyan bi mebesta berfirehkirina hevbendiya Rojava ya leşkerî wek bersiv ji bo dagîrkirina Ukrayna ji aliyê Rûsya ve. Civatê bi not û pênc dengên erê hemberî yek dengêna pêşniyaz pejirand di dengdana duh piştî nîvro de. Amerîka û hevbendên wê yên Ewropî piştevaniyê lê endametiya van du welatên Bakurî Ewropa dikin ji bo bihêzkirina hevbendiyê li hember dijminkariya serokê Rûsî Vladimir Putin. Li meha borî serok Joe Biden protokola endametiya van du welatan hinart civata sînatoran ji bo pêdaçûnê. Divê têkraya sih endamên NATO hevbendiya endametiya van du welatan erê bikin. Eger bû ew dê pêngavek be beref bihêzkirina NATO ku piştî şerê yekê cîhanî hatiye damezrandin. Tirkiya li dijî endametiya wan du welatên Ewropî ji ber helwestê wan yê nerim li hember grûpên Kurdan li diaspora. سەرۆک جۆ بایدن بە ئاماژەدان بە هەڵوەشاندنەوەی بڕیاری لەباربردن لەلایەن دادگای باڵاوە وەک قەیرانێکی چاودێری تەندروستی ڕۆژی چوارشەمە فەرمانێکی جێبەجێکاری واژۆ کرد کە ئامانجی بەشێکی بڕیارەکە ئاسانکاری دەستڕاگەیشتنەکانە بۆ ڕێکارەکانی لەباربردن بۆ ئەو ژنانەی کە بەدوای لەباربردندان لە ڕێگای گەشتکردن بۆ ویلایەتەکانی دیکە. بە شێوەیەکی تایبەت یەکێک لەو ڕێنمایانەی کە بایدن دەری دەکا ئەوەیە کە ڕێگە بەو ویلایەتانەی کە لەباربردنیان تێدا قەدەخەنەکراوە دەدا کە داوای بیمەی مێدیکەیت بکەن بۆ ئەو ژنانەی کە لە دەرەوەی ویلایەتەکەوە گەشتیان کردووە بۆ دەستڕاگەیشتنیان بۆ ڕێکارەکانی لەباربردن. هەروەها فەرمانەکە داوا لە دابینکەرانی چاودێری تەندروستی دەکا کە پابند بن بە یاساکانی قەدەخەکردنی جیاکاری و هەروەها کۆکردنەوەی زانیاری سەرەکی لەسەر تەندروستی دایکان لە دامەزراوە نیشتمانیەکانی تەندروستی و ناوەندەکانی کۆنتڕۆڵکردن و خۆپاراستن لە نەخۆشیەکان ڕێک بخەن و کارەکان سادەتر بکەنەوە. فەرمانەکە ڕۆژێک دوای ئەوە هات کە دەنگدەران لە ویلایەتی کانزاس دەنگیاندایە پاراستنی مافی لەباربردن بۆ ژنان، دەرەنجامێک کە بایدن و بەڕێوەبەرایەتیەکەی زۆر دڵخۆش کرد. ئیرۆ پێنجشەمبێ نانسی پێلۆسی سەرۆکە ئەنجومەنێ نوێنەرین کۆنگرەسا ئەمریکی و هەڤبەرێ خوا یê Kuryaya Başûrsozên piştevaniya hewlên bihêzkirina berrevaniyê li dijî Kuryaya Bakur û neheştina çekê wê yê navrokî piştrast-kirin. Di daxuyaniyeka hevbeş da piştî civîna xanim Pelosî digel Kim Jong-un serokê civata niştimaniya Kuryaya Başûr li Sîolê her du aliyan xemaxwe diyar kir li hembergefên çek û mûşekên navokiyên Kuryaya Bakur. Doh çarşembê xanim Pelosî gehişte Kuryaya Başûr piştî seredana Taywanê ew seredana ew dê seredana devereka ewlehiya hevbeşa navbir bike lê nêzik sunûrên nêvbera her du Kuryayan da ku ji aliyê hêzên hevbeşên netewênêgirtî bi rêberatiya Amerîka û hêzên Kuryaya Bakur ve zirevanî lê tê kirin. گوتەبێژی وەزارەتی دەرەوەی تایوان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕۆژی پێنجشەمە لە وەڵامی پرسیارێکدا سەبارەت بە مەشقە سەربازیەکانی چین گوتی تایوان تواناکانی بەرگری خۆی بەهێز دەکات و لە نزیکەوە هەماهەنگی لەگەڵ ئەمریکا و وڵاتانی هاوبیری دەکا. چین دوای گەیشتنی نانسی پەلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بۆ تایپە مەشقی سەربازی لە ناوچەکانی دەوروبەری تایواندا ڕاگەیاند. پەلۆسی ڕۆژی چوارشەمە تایوانی بەجێهێشتووە. لە نێوان پەرەسەندنی گرژیەکانی تایوان لەگەڵ چیندا وەزارەتی دەرەوەی تایوان هەروەها هۆشداری داوە لەمەڕ ئاسایشی ئەلکترۆنی. ئەمەش لە کاتێکدایە کە بەرپرسان ڕایانگەیاندووە ژمارەیەک لە ماڵپەڕە حکوومیەکان ڕووبەڕووی هێرشی سایبری بوونەتەوە.
و ایرو پیشامی دیسان وزیرین در وین ولاتین آسیا باشور بانگ لهمو آلیان کر حتی خوا کنترل بکن لدم کو چینه مناورین لشکریین برفره لنزیک تایوانی پیک اینانا و هشداری دانا جروشکی کو برف شرکی بداوی دچان پیک اینانا بهرس و تورا یا مانورین هری مزنین چکداری جعالی چینی و برسف بو جبو سردانا سروکا انجمن نونرین کنگرس امریکی جبو گرآوا تایوان یا خودی ریوبریا خوصر جوینا وزیرین ده اندامین هفکاریا ولاتین باشور آسیا لفومن پن هشداریا اگر کارکی آزراندنی دده داخویانی جوین درکتی دی بیجا نه دورا روش بگه هراده کو دناف هیزین مزن دا حسابك خلت دركفا روبونك جدي ناكوكين فكريو انجام نديار وزير الدرفي تشيني وانغ يي آماده جفينكا بلندبا دقال وزير الدرفي امريكا اللي بيجبينيا جفينكا هر دبلوماتان نهي كرن وەزیری دەرەوەی ژاپۆن بەشداری لە کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی کۆمەڵەی گەلانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا کردو لە میانەی سەردانەکەیدا بۆ پایتەختی کەمبودیا دڵنیاییدا لە بەردەوامبوونیان لە کارکردن لەسەر بەهێزکردنی پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا. وەزیری دەرەوەی ژاپۆن گوتی بەڕاستی حەز دەکەین بەردەوام بین لە کارکردن لەگەڵ لێژنەی نەتەوەکانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا بە مەبەستی زیاتر بەهێزکردن و زیندووکردنەوەی 50هەمین ساڵی پەیوەندیە دیپلۆماسیەکان لەگەڵ ئەو لێژنەیە. وەزیری دەرەوەی تایلەند وەک هاوسەرۆکی کۆبوونەوەی لێژنەکە هاوخەمی خۆی بۆ کۆچی دوایی شینزۆ ئابێ سەرۆک وەزیرانی پێشووی ژاپۆن دەربڕی. کۆبوونەوەکە لە پایتەختی کەمبودیا و لە نێواندا وڵاتی ئاسیایی و زەنجیرەیەک وڵاتانی دیکەی وەک چین و ئەمریکا لەژێر کاریگەریەکانی دوایین پێشهاتەکانی تایواندا بەڕێوەچوو کە بەم دوایەنە نانسی پۆلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران گەشتی بۆ کردبوو. بۆ زانیاری زۆرتر لەسەر کاریگەری گەشتەکەی نانسی پۆلۆسی بۆ ئاسیا هاوکارم نەجیب باڵاییمان بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵا. نەجیب ئەو کاتت باش نەجیب دەمێت بزانم کاردانەوە نێوخۆی و نێودەوڵەتیەکان بەرامبەر بە گەشتەکەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا چی بووە تاوەکو ئێستا؟ بله بفراو سردانا وەکە تێگوتن ناکۆکبار یا نانسی پێلۆسی سەرۆکە ئەنجومەنە نوێنەرێن ئەمریکا و 24 ژمێران ji بۆ تایوانê kêmtir ji 24 ژمێران xayandiye bûye sedema derketina weke bêjin kardanên cuda. Ev kardane em dikarîn di sê herêman behez bikein. Kardana yekê welatên Ewropî helwesteke nerim nîşa vê serdanê da û wan gotî ku em نلگلین تایوان ji Çînê cuda bibe herdem welatên Ewropî dibînin ku Pekîn navenda ya diyalog û dîplomasî û pirsên abûriye gel welatên Ewropî. Her wisa Ewropa dibêje dîsan em nelgelîn ku Çîn birêkên leşkerî tundiyê bikarbîne yan jî hêrişeke ser Taywanê bike. Helwêsta Ewropa heta niha ev e ku tenê welatê Lîtwanya bi şêweke eşkera piştevaniya vê serdanê kiriye. Ji aliyê dinî navxweyê Amerîkada weke kumarî dibêjin û bernameke panel ya Fox News da şevaborî hate encamdan gelek endamên kumarî bejdar bûn ew dibêjin ev şanda çûna Pelosî da geleka bihêz baye eger endamên kumarî xwe rabirbane. Lê weke hatiye eşkerekirin ku endamên kumarî gel şandê nebûne ji ber wê yekê Kevin McCarthy gotiye eger ku kumarî digel dabane wê hêz da başan da Amerîkî û wê îmêcek yan jî wêneyeke baştir dabaya vê şandê. Başa Necib eger bikire bە şێوەیەکی کورد وەڵامیان پرسیارەشم بدەیتەوە دەمێ و بزانم شارەزایان لەسەر کاریگەری و پێشاتەکانی ئەم گەشتە چی دەڵێن؟ بله بفراو تنه یک خال از خوازم بیجم کو بشوکه فرمی دبیجم پیلوسی بانگی مایکل ماکول کربو
سیناتور تکساس لیش بر کارین خوین ین شخصی نشیا بو تفلی شانده بباش وک راستگرنش بو بجداربونا اندامن کوماری شانده دا جال یدن وقوناغن کو پلوسی گهشت بایه ج تایوانه دماکو گهشت تدی مثلا ین مانور لشکری درکتن هوله کارکی گلک وکا توندی و هلوستن توند هاتنا نشاندن حتی کو تگوتن مانور انها چین انجام داده لتایوانه موشکن بالستی ین دونگ فینگ هاتین بکار آنین هر وصا بالا فرن جنگی لعسمانی بونا و کشتین جنگی لناوا هوا ناوا دریای دابونا و او هریما در تنگا کو تایوان و چینش هف جدا دکه بوی هریما که لشکری و تفگره که لشکری لی تود چش بو مانورین لشکری بله زور سپاس بو زانیاریەکانت نەجیب سپاسم بۆ نەجیب باڵایی کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵماندا بوو سپاس بووەژی ئەندامەکە ئەنجومەنە نوێنەرین کنگرسیا ئەمریکیا کۆماری جاکی والۆرسکی بە ڕوودانەکە ئۆتۆمبیلێ دۆ ژیانەخوا ji destda. Ofîsa xanim Walorskî di daxuyaniyekê de ragihand ku ev rûdan li Bakurê wîlayeta Îndiyana qewmî. Walorskî temen 58 salî bû û careyekê li sala 2012 wek endama Kongresa Emerîkî ji bo wîlayeta Îndiyana hat helbijatin. Berî ku tevlî cîhana siyasetê bibe, خانم والۆرسکی کاری ڕاگەهاندنی دکرد. بەڵێ پێم وابێ دەقل دوای ئەمەش هەواڵێکی دیکەمان هەیە سەبارەت بە عێراق و ناوچەکە ئەلبەت بەڵێ پشتی بێ ناف بڕێ. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب بدن پزانین و نوچین جیهانه. مقتدا سەدر ڕۆژی چوارشەممە بەلایەنگرانی ڕاگەیان تا ئەو کاتەی داواکاریەکانی وەک هەڵبژاردننی پێشوەخت و کۆمەڵی گۆڕانکاری دەستوری جێبەجێ نەکرێن لایەنگرانی بەردەوام دەبن لە مانەوەیان لە ناو پەرلەمانی بەغداددا. گوتارەکەی سەدر ئەگەری هەیە بنبەستی سیاسی عێراق درێژ بکاتەوە کە نزیکەی 10 مانگە بەبێ هەڵبژاردننی حکوومەت ماوەتەوە. ئەم هەنگاوانەی ڕەوتی سەدر وەڵامێک بوو بۆ هەوڵەکانی گروپەکانی سەر بە ئێران بۆ پێکێنانی حکوومەت و کاندیدی سەرۆکوەزیرێک کە سەدر پەسەندی ناکە. مقتدا سەدر لە میانەی وتارەکەی خۆیدا دووپاتی کردەوە کە ئامادەیە لە پێناو خواستەکانیدا شەهید ببێت و گوتی پارلەمان هەڵبوەشێنەوە و هەڵبژاردننی پێشوەق ئەنجام بدەن. بنبەستی نێوان مقتدا سەدر و ڕکابەرەکانی وای کردووە عێراق بۆ ماوەیەکی زۆر بێ حکوومەت بێت و ڕوبەڕووی قەیرانێکی گەورە ببێتەوە. پشتەوانین مەڵایە شیعە عێراقی مقتدا سەدر جارێکە دیکەتن ناف ئاڤاهەیە پەرلەمانە عێراقی ji bo berdewamiyê bê xwepîşandanên berî 5 roja bidin. Rojekê piştî ku rayadanên Sedr yan rewta Sedr ferman daye piştevanên xwe li dervey avahiyê avahiyê vala bikin û li dervey wê li nêzik rûniştinan bikin. Rayadanên rewta Sedr daxwaz ji piştevanên xwe kiribû li derveyî devera kesik بمینن لی چندین خۆپیشاندەر bi dirêjahiya şevê di parleman de mabûn ew bi hîviya guhartinên siyasiyên mezin bûne di saziyên hikûmetê de. Cudahiyên nêvbera Sedr û neyarên wî yên diyên şî'a bûne sedema ku paşxistina pêkînana hikûmetê dirêj bike piştî hilbijartinên meha 10 sala borî. بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق لە دیدارێکدا لەگەڵ جەنین هێنس پلاسخار نوێنەری تایبەتێنەتەوە یەکگرتوەکان لە بەغداد و توێژی کرد بۆ تاوتوێکردنی قەیرانی سیاسی بەردەوامی عێراق. بۆ پێنجمین ڕۆژە کە لایەنگرانی مقتدا سەدر ڕێبەری ئاینی کاریگەری شیعەکان لە ناو بینایی پەرلەمانی عێراقدا ماونەتەوە. سەدر و پارتەکەی لە هەڵبژاردننی پارلەمانی مانگی ئۆکتۆبردا براوە بوون، بەڵام نەیانتوانی زۆرینەی پشتیوانی کۆ بکەنەوە بۆ پێکێنانی حکوومەت کە لە ئەنجامدا گەیشتنە بنبەستی
بەرهەوەستی سیاسی لە وڵاتەکەدا. دکتۆر بەرهەم و هێنس پلاسخار باسییان لە ڕێکارەکانی دەربازبوون کرد لە قەیرانی ئیستایی وڵات. لە بەیاننامەیەکدا کە نووسینگەی سەرۆکۆمار بڵاوی کردووەتەوە، دکتۆر بەرهەم جەختی لەوە کردووەتەوە کە بارودۆخی وڵات پێویستی بە بەشداریکردنە لە دیالۆگێکی ڕاستگۆیانە و ورد کە مامەڵە لەگەڵ بارودۆخی سیاسی بکات بۆ ئەوەی بگەنە نەخشە ڕێگایەکی ڕوون. بە گوێرەی بەیاننامەکە هێنس پلاسخار پشگیری نوێنەرایەتی نەتەوە یەکگرتووەکانی بۆ دیالۆگی نێوان هەموو لایەنەکان و دەستڕاگەیشتن بۆ ڕێگانەی دووپات کردوێتەوە کە پاراستنی ئاسایش و سەقامگیری مسۆگەر دەکات و پێداویستیەکانی عێراقیەکان بەدی دێنێت. بۆ پێداچۆنەوە لە سەربار و دۆخی عێراق پەیامنێری دەنگی ئەمریکا لە کەرکووک دڵشاد ئەنوەر لەگەڵماندا دڵشاد ئەم کاتت باش مەبەستی سەدر چی بوو لە وتارەکەیدا کە باسی هەڵبژاتنی پێشوەخت دەکا کە جەختی لێ دەکاتن و هەڵویستی چارچێوەی هەماهەنگی و لایەنەکانی دیکەی عێراقی چییە لەم بارەوە؟ بەڵێ دیارەوە ئاگادارن کە خیتابەکەی سەدر بە شێوەیەک لە شێوەکان گۆڕانکاری بەسەرهات بە تایبەت لە ڕابردوودا باسی لە ڕۆیشتنی گەندەڵکاران و باسی لەوە کرد کە بە هیچ شێوەیە دانوستان ناکات لەگەڵ گەندەڵکاران دیار مەبەستیە و بەڕوونی چوارچەوەی هەماهەنگی و بە دیاریکراویش نووری مالکی سەرۆکۆزیرانی عێراق بوو. بە پێی ئەو بەدەدەچوونانەی کە کردومانەوە دەستمان گەیشتووە گۆڕانکاری لە خیتابەکەی موقدا سەدر پەیوەندی بەوە هەیە کە دوێنێ بەنهێنی وەفدێکی ئێران سەردانی موقدا سەدری کردووە و لە دەرەوەی وڵاتشەوە کۆمەڵێک لە وەجهە دیارەکانی شیعە پەیوەندیان بە سەدرەوە کردووە و پێیان ڕاگەیاندووە ئەو جۆرەی سیاسەتەی کە لە عێراق بەرە و شەڕەبا و ناکۆکی نێو ماڵی شیعەکان تۆختر و قوڵتر دەکاتەوە. بۆیە هەموو ئەمانە وای کرد کە سەدر بە شێوەیەک لە شێوەکان لە خیتابە توندەکانی پێشووی تا ڕادەیەک پاشگەز ببێتەوە و داوای هەڵبژاردننی پێشوەختی کرد. ئەگەر بە وردی دیقەتی کاردانەوەکان بدەین دوای داواکاریەکەی سەدر دەبینین لە نێو چوارچێوەی هەماهەنگیشە هادی عامری و هەندێک لە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی پێشوازیان لە داواکاریەکەی موقدا سەدر کرد جگە لە مالکی و هەندێک لە سەرکردەکانی ترکە کێشیان لەگەڵ سەدرایە. دیارە هەموو ئەمانە ئاماژەن بۆ ئەوەی کە ئەو وەفدەی ئێران کە بەنهێنی چوونەتە لای سەدر ڕەنگە قەنەعەتیان بە سەدر کردبێ، بەڵام گرفتەکە ئەوەیە کە ئەگەر هەڵبژاردنیش بکرێتەوە دیسان ینی بەڕای چاودێران پێ ناچێت عێراق لە شەقبەستووی سیاسی دەربازی بێت چونکە سەدر بەڵێ ببورە دڵشاد قسەکات دەبڕم. سەدر لە وتارەکەیدا باسی شەهدبوونی خۆی دەکات. هۆکارەکەی چییە؟ ئەمە پەیامی شەڕە یان هەڕەشە لێ کراوە؟ بەڵێ ئەگەر دیقەت بدەین ئەمە یەکەم جار نییە کە سەدر باسی شەهید بوونەکە و جارێکی تریش پێشتر کە با بڵێن لە سەرەتایی پێشەوەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجام بدرێت سەدر جارێکی تر باسی لەوە کرد کە مەترسی لەسەر خۆی وتنی کە شەهید دەبێت. هەموو ئەمانە بەپێی ئەو زانێرێن کە ئێمە دەستمان کەوتووە فشارێکی زۆر لەسەر سەدرە تا ئاستی هۆشداریدانی هەڕەشە ئامێز لێی بە تایبەت هۆشداریەکان لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوەیە و ئەوان هۆشداریان پێداوە بۆی کە ئەگەر بێت و سەدر ببێتە هۆی ڕوودانی شەڕی شیعە بە شیعە و ببێتە هۆی هەڵگیرسانی شەڕی نێوماڵی شیعە و بێتە هۆی حەڵالبوونی خوێنی شیعەوەکەوەی کە خۆیان باسیەکەن ئێرانیەکان باسییان لەوە کردو ئەو پەیامەیان بە سەدر گەیاندووە کە لێ قبول ناکەن و ڕاستەوخۆ تەداخولەکەن و مامەڵە لەگەڵ شخصی خۆیانکەن. هەموو ئەمانەی کە سەدر باسیەکانەوە بەناو باسی شەهیدیەکە ئاماژەن بۆ ئەوەی کە سەدر هەڕەشەی لەسەرەوە ئاماژەن بۆ ئەوەی کە سەدر هۆشداری پێدرێت، بەڵام سەدر بە ڕاستەوخۆ ئەمانە نادرکێنێت بەڵکو بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە پەیامەکانیا ئەم وشانە جیەکاتەوە. باشە دڵشاد پێشهاتی نوێی هەیە لە بارەی وتوێژەکانی پارتی و یەکێتی لەسەر پۆستی سەرۆکۆمار تکایە بە کورتی ئەگەر شتێک هەیە؟ بەڵێ ئەوەی کە ئاماژەیە هەتاکو ئەم ساتەی کە باس یەکەم پارتی وێکێتی سوورن لەسەر خواستەکانی خۆیان لەسەر مەوزوعی سەرۆکۆمار کە پارتی ڕازی نییە بە کاندیدکردنەوەی بەرەم ساڵحەوە یەکێتیش تا ئێستا پێداگرێت لەسەر کاندیدکردنەوەی بەرەم ساڵح. ئەم ساتەی کە ئێستا من قسەی لەگەڵێواکەم پاڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی گەیشتووەتە هەولێر و ئێستا لە کۆبوونەوەیە لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە پێ دەچێت سەردانەکە پەیوەندی بەو وەفدەی دوێنێ ئێران و گۆڕانکاریەکانەوە هەبێت کە چونە
چونەتە لای مقدا سەدر و سەدر داوای هەڵبژاردننی پێشوەخت دەکات و ڕەنگە و سەردانە بە تایبەتیەوەی کە ئێمە ئاگادارین سەردانی ئێرانیەکان دوای ئەوەی چوونەتە لای سەدر دواتر سەردانی هەولێریشان کردووە لەگەڵ بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستانە کۆ بوونەتەوە بۆیە سەردانەکەی پاڤڵ تاڵەبانی دوای ئەو گۆڕانکاریانەندێک کە پێدەچێت بۆ گفتوگۆکردن بێ لەسەر گۆڕانکاریەکان کە دوای وەفدەکەی ئێران هاتوۆتە ئاراوە. دڵشاد ئەنوەر پەیامی دەنگی ئەمریکا لە کەرکووک سپاس. کوشتنی سەرکردەی ئەلقائیدە لە ئەفغانستان لە ڕێگای ئەمریکاوە گورزێک بوو کە لە سەرکردایەتی ئەو گروپە تێرۆریستیە درا. بەڵام ئایا ئەم کوشتنە کاریگەری لەسەر لەقەکانی ئەو گروپە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا و ئاسیادا دەبێ؟ کۆشکی سپی دەڵێ سەرنجی لەسەر هەر جۆرە هەڕەشەیەکە لەلایەن ئەو گروپەوە و توێژەرانی تێرۆریش دەڵێن ئەمریکا پێویستی بە وریایی و وردبینی زۆرتر هەیە. کۆشکی سپی دەڵێت باوڕێکی زۆر هەیە کە هێرشە ئارەسکراوەکەی دژ ئەیمەن زەواهری سەرۆکی ئەلقاعیدەی کوشتووە. بەڵام لە هەمان کاتدا کۆشکی سپی گوتێتی لە ناوبردننی ئەو دڕندەیە لەوانەیە هەڕەشەکە بنبڕ نەکات. ئەوانە لە باکووری ئەفریکان لە هەرێمی ساحیل لە سەرتاسەری هەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە یەمەندان. من لەوە تێدەگەم کە سەرنجمان لەسەر ئەفغانستانە، بەڵام ئێمە هەروەها چاومان لەسەر بەشەکانی تری جیهان هەڵناگرین. لەوەتەی ئوسامە بن لادن لە ساڵی 1980 ئەو گروپەی پێکهێنا قاعدە چەندین ڕێکخراوی لابەلای تری لە خۆگرتووە لە ماوەی 10 ساڵدا لەسەر بنچینەی ڕقوکینە لە ئەمریکا و ئیسرائیل و لێکدانەوە توندڕەوەکانی ئیسلامەوە. ڕەنگە قاعدە چالاکانە لە ڕووی ئۆپەراسیۆنەوە پلانی هێرشکردنە سەر خاکی ئەمریکای نەبێت، بەڵام لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە دژایەتی ئەمریکا بەردەوامە تا بزانیت هەر ئەو ڕاستیە شتێکە کە نابێت چاوپۆشی لێ بکەین. ئەلقاعیدە بە تایبەتیش لە ئەفریقا ئەو شوێنەی کە دەستە و تاقمەکانیان لێیە گەشەی کردووە. ئامۆژگاری من بۆ بایدن و حکومەتی ئەمریکا ئەوەیە بەڵێ باشە دەتوانین سەرکردایەتی بکوژین، بەڵام پێم وایە ئەوە لایەنێکی زۆر چووکە لە شەڕی دژی تیرۆردا، بەڵام پێویستە جەخل لەسەر هۆکارەکان بکرێتەوە، فاکتەرەکانی سیاسی و ئابووری کە لە ڕاستیدا تیرۆریزم دەپارێزن. بەڵام مردنی ئەزەواهری کاریگەری لەسەر ئەو گروپانە دەبێت، هەرچەندە وەک سەرکردەیەکی کاریزمای وەک بن لادن بەدی نەدەکرا، بەڵام کەسێکی بەزەبر و زەنگ بوو. زەواهری کاریگەری هەبوو لەسەر پاراستنی ئەم تۆڕە فراوانەی دەستە و تاقمەکانیان، گروپەکانی کە بە ئەرکەکانیان هەڵدەستان و لقەکانیان کە بەیەکەوە بیهێڵێتەوە هەر لە هەرێمی ساحیلەوە تا قۆچی ئەفریقا و تا دوورتریش لە دەوروبەری خۆی، کە ڕەنگە ئەو شتەیە کە دەبێت زیاترین ستایشی بۆ لەسەر بکرێت هێشتنەوەی ئەو هاوپەیمانیەتیە و ئەنجامدانیەتی لە ماوەی شڵەژاوی بەهاری عەرەبی و سەرهەڵدانی دەوڵەتی ئیسلامیدا. ئەیکەواتە ئێستا چی؟ لەسەر ئەم مەسەلەیە سەرۆکڕون و ئاشکرا بوو. بەڕێوە بەرایەتیەکەم بەردەوام دەبێت لە چاودێریکردن و دەستنیشانکردنی هەڕاشەکانی ئەلقاعیدە، گرنگ نییە لەکوێوە هەڵقوڵێن. شیکەرەوەکان هەروەها داوای پشودرێژیان کردووە. ئەم گروپانە پشودرێژن و زۆر بەتوانان تاوەک بە جۆرێک لە بێزاریکەر یان پەسکەر بەلاوەیان بنێین. هەر چەندێکە دەزانم کە هەمووان دەیانەوێت سەرنج بخەنە سەر کێبڕکەی هێزی گەورە لەگەڵ رووسیا و چین و جەنگی جیهانی دژی تیرۆر فرامۆش بکەن، ئەمەوێت ئەوە بڵێم با پێشخۆمان نەکەوین. جێباسە قاعیدە لە ساڵی 1993دا یەکەمین جار هێرشی کردە سەر ناوەندی بازرگانی جیهانی و 6 کەسی کۆشت لەو کاتەدا. تا ڕادەیەک ئەوان تا 11 سپتەمبەری 2001دا گروپێکی نادیار بوون. بۆ راپۆرتی ئەنیتا پاوەڵ، شایان پاشا، دانی ئەمریکا، واشنگتن. کوشتنا ئەیمەن ئەلزەواهری ڤی ڕێبەری ئەلقاعیدە دێ چەندێ تەفگەرا تیرۆری لە جیهانێدا لاواز بکە. ئەڤە ناڤەڕۆکێ لەگەڵ ڕووداوەکانە و هەفکار بەڵێن ساڵح. ئەم کاتتان باش و سڵاو. لە ئاکامی هێرشی فڕۆکەیەکی بێ فڕۆکەوانی ئەمریکا یەکێک لە تێرۆریستە گەورەکانی ئەم جیهانی ئەم ڕۆمان دەکوژرێ بەبێ ئەوەی زیانی گیانی خەڵکی سیڤیلی لێ بکەوێتەوە. ئەم ئەرکە بە وردی بەرنامەی بۆ دانرا تا مەترسیەکانی ژیانی گیانی خەڵکی سیڤیل تا ئەو پەڕی ڕادە کەم بکرێتەوە. بەر لە هەفتەیەک پاژەوەی ئاگادار کرامەوە ڕەوشێکی گونجاوە بڕیاری کۆتاییمدا و ئەرکەکەشمان سەرکەوتوانە جێبەجێ کرد.
ئەیمەن زەواهری گەورە تێرۆریستەکەی تۆڕە تێرۆرکاریەکەی ئەلقاعیدە لە پایتەختی ئەفغانستان لە ناو ماڵێکدا دەکوژرێ وەک چۆن پێشتر ئوسامە بن لادن لە ماڵەکەیدا لە پاکستان کوژرا نەک لە مەیدانەکانی شەڕدا. ئەمریکا بەردەوام سووربوون و توانای خۆی نیشان دەدات بۆ بەرگریکردن لەگەلی ئەمریکا دژی ئەوانەی دەیانەوێت زیانمان لێ بدەن. جارێکی تریش ڕوون و ئاشکرای دەکەینەوە گرنگ نییە چەندێک دەخایەنێت گرنگ نییە لەکوێ خۆت دەشاریتەوە ئەگەر مەترسیت بۆ سەرگەلی ئەمریکا ئەوە ئەمریکا دەدۆزێتەوە و لە ناوت دەبات. لە دوای کوژرانی ئوسامە بن لادن وەک جۆرێک لە شیکەرەوە دەڵێن ئەیمەن زەواهری نەیتوانی ڕۆڵێکی گەورە بژێڕێ لەو ڕێکخراوە تێرۆریستیەدا و بووە هۆکاری دروستبوونی کەلێنی گەورە لە ناو تۆڕە تێرۆرکاریەکەی ئەلقاعیدەدا. بۆ لەمە دووە ئەم تۆڕە تێرۆریستێ چی بەسەر دێت؟ بەم پرسیارەوە دەچمە لای دکتۆر ئەحمەدی مەلا میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندا. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونت. دوای کوژرانی ئەیمەن زەواهری ئەو کەلێنانەی کە لە ناو تۆڕە تێرۆرکاریەکەی ئەلقاعیدەدا هەیە بەڕای جەنابەت گەورەتر دەبن یا کەسێک دێت و دەتوانێت کۆنتترۆڵی کێشە ناوخۆیەکانی قاعیدە بکە؟ بەڵێ ڕاستیەکەی سەرەتا بە گرنگی دەزانم بگەڕێنەوە بۆ مێژوویەکی کورد. سەرهەڵدانی ئەم کێشانە خۆی لە خۆی دەگەڕێتەوە بۆ کاتێک کە سۆڤێت ئەفغانستان داگیر دەکات لە ساڵی 1970. لە دوای داگیرکردنی ئەفغانستانی تر ئەمریکیەکان بە یارمەتی سعودیەکان هەوڵ دەدەن یارمەتی تالیبانەکان بدەن. تالیبان و قوتابیانە بوون کە لە پاکستان دەیان خوێن لە شکلێک لە فۆرمێکی دیاریکراوە کۆیان دەکەنەوە بۆ بەرەنگاری بوونەوە. ئەمە ڕنگدانەوەیکی زۆر پەیدا دەکات دواتر لە جیهانی عەرەبیدا بە تایبەتی ئەو چەپ و با بڵێنین پارتە کۆمونیستیانەی کە تا ڕادێکی لیبرال بوون لە چاو ئەو وەزعی کە ئێستا هەیە تووسی شکستی هاتن لەوەی کەوا سۆڤێت وەکو لایەنێک کە هیچ جۆرە جیاوازیەکی نییە لەگەڵ ئیمپریالیەتی ئەمریکی. بۆ ئەمە نقطەیەکی وەرچەخانێکی گەورەیە لە جیهانی ئێمەدا. دوا بە دوای ئەمە ئەلقاعیدەی تر وەکو هەموو دەزانین گەشەی کردو لە ساڵی لە 2000ەکانی ترە و دوو بورجە دەتەقێنەوە. بەڵێ دکتۆرەگە وەڵامی پرسیارەکەی من ئایا کەسی دوای ئەیمەن زەواهری دەتوانێت کێشە و گرفتەکانی ناو قاعیدە چارەسەر بکە؟ ڕاستیەکەی قاعیدە وەکو با بڵێن هێزێکی سیاسی با بڵێن ڕێکخراوێکی تێرۆریستی بەردەوام دەبینێ. بەڵام ئێمە دەزانین زەواهری ئەو شخصیەتە و کاریسمەی نەبوو لە چاو بن لادن. بن لادن زاهرەیەکی زۆر تایبەت بوو کە بەرجەستەی عالەمی ئیسلامی کردبوو لە ئەنگرێکی زۆری هەبوو لە هەموو جیهانە. کەچی زەواهری لەو فترەیە هەستمان کرد ینی وەکو ئەوەی کە نەبوو بێوا بوو نەیتوانێت ئەو ڕۆڵە ببینێ. دوای ئەوەش چێ دێت تەسەورەکەم ئەمە وا دەکات کە پێگەی قاعیدە لاواستر بکە. بەڵام معنای وانە کە کۆتایی بۆ حرەکەتە دێت. دکتۆرۆکو دەزانین ینی ئەلقاعیدە لە کێشەیەکی بەردەوامدا بە تایبەتی لەگەڵ ڕێکخراوە تێرۆریستە ئیسلامیەکەی دەوڵەتی ئیسلامیدایان داعش. کێشەی هەرە سەرێکیان لەسەر چیە لە کاتێکە بنچینەی هزری هەردوو ڕێکخراوە تێرۆریستەکە یەک شتە؟ بەڵێ بەڕاستی خۆی ئەلقاعیدە دەتوانین بڵێ داعش پوختەی ئەلقاعیدەیە. قاعیدە لەگەڵ تالیبانەکانیشە لەوەی جیاوازن. تالیبان ئەمیری هەیە کەچی لە ناو داعشا بینیمان خەلیفە هەیە. خلافەت گزارش لە دنیای ئیسلامی دەکا کەچی ئەمارەت با بڵێن گزارش لە ناوچەیەکی لۆکالی زیاتر دەکا. بەڵام وەکو پەیرە و پرۆگرام هەردووکیان لەسەر شریعەت با بڵێن پێگەی خۆیاندا کوتیوە و هەمان بینین و دنیا بینیان هەیە بۆ دروستکردنەوە و ڕێخستنی دنیای ئیسلامی لەسەر ئەساسێک کە پەنابەرێتە بەر قورئان و سونەت و
ئیتر و ئیجماعی کە لە عالەمی ئیسلامیە کاتی خۆی پەیڕەوی دەکات. بەڵێ دکتۆر من دەگەڕێمەوە بۆلات. تالیبان خانەخوێی ئەلقاعیدە لە ئەفغانستان ڕێکەوتنیی ئاسایشی لەگەڵ ئەمریکادا مۆر کرد و یەکێ لە بەندەکانی ئەو ڕێکەوتنە ئەوەیە کە نابێ ئەفغانستان ببێتە بنکەیەک بۆ هەڕەشە و مەترسی لەسەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانیشی. ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ ڕێبەرانی تالیباندا لە پەیوەندیدا بووین سەبارەت بە ڕوانینی ئێمە و خواستی ئەوانیش لە هەندێک ئاسدا بێگومان لەسەر شاردنەوەی زەواهری و کەس و کارەکەیشی ئەومان بەڕوونی و بە ئاشکرایی ڕاگەیاندووە نەک بڵێم بڕوامان وهایە یان پێمان وهایە یان دەشێت بەڵکو جەختمان کردوێتەوە کە دەزانین ئەوە پێشێلکردنی ڕێکەوتنەکەی دۆحەیە. شیکەرەوە لەو بڕواایەدان هەرگیز ناکرێن متمانە بە تالیبان بکرێ بە تایبەتیش کاتێک باس دێتە سەر دۆسیەی بەرەنگاربوونەوەی تێرۆریزم. تالیبان هاوبەشێکی کاریگەرمان نین لە بەرەنگاربوونەوەی تیرۆریزمدا. لە ئاستی باڵای ڕێکخراوەکەدا و گەورە کاربەدەستانی تالیبان دەیانزانی ئەلزەواهیری لە کابڵ دانیشتووە لەگەڵ خێزانەکەیدا و میوانداریشیان دەکرد. هاوکات هانی خەڵکیشی دەدا تا هێرش بکەنە سەر ئەمریکا و هاوپەیمانەکانیشمان. هەر بۆیە ناکرێت پشت بە تالیبان ببەستێت وەک هاوبەشێکی کاریگەر لە بەرەنگاربوونەوەی تیرۆریزمدا. دکتۆر ئەحمەد ئێمە هەر دوێنێ و پێرەی گوێمانەوە دەبوو کە تالیبانەکان کەوتونەتە تاوتوێکردن چۆنێتی وەڵامدانەوەی ئەمریکا لەبارەی ئەو هێرشەوە کە لە کابوڵی پایتەختی ئەفغانستان ئەیمەنە زەواهری سەرۆکی ئەلقاعیدەی تیادا کوژرا. بەڕای جەناب تالیبانەکان دەتوانن چی بکەن ئەگەر بێت و هەنگاوێکی لەو شێوەیە بنێن؟ بەڕاستی نازانرێت تا ئێستا چ دەکرێت و چ ناکرێت، بەڵام من تەسەورەکەم تالیبانی نوسخەی دوو زیاتر ویستیان ئیسلامێک جێبەجێ بکەن یا تەطبیق بکەن لە چوارچەوەی تالیبان و حەزیان نەدەکرد کە زۆر نزیک بنەوە لە قاعیدە، چونکە قاعیدە تێڕوانینێکی و یا با بڵێن بە ئارەسەیەکیش دەکات دنیای عالەمی ئیسلامی لە دەوری خۆی کۆبکاتەوە. ئەمە بە تاکید زیان بە تالیبانەکان دەگەێنن. بە تالیبان دەیەوێت وەکو حکمێکی سیاسی لە چوارچەوەی تالیباندا بمینێتەوە، بەڵام ئەمە خۆتەزانی پەیوەندی بە بارسەنجی هێز هەیە. ئەگەر بێت و سبەینێ هەستیان کرد پێگەیان بە هێزە و بۆی هەیە پەلوپۆ بەهاوێژن بۆ دەوروبەری خۆیان. یعنی من بە ئەو پرانسیپانی کەوا تالیبان لەسەری ئیش دەکا بەڕاستی جێی متمانەنی گورز دەوەشێنینەوە دەوەسێتە سەرەوەی کە تا چ ڕادەیەک لە توانایاندا هەیە، بەڵام جێی ینی پێی دەچێت کە بکرێت. باشە ڕووداوی کوشتنی ئەیمەنە زەواهری کێشەی گەورە دروستەکان لە نێوان حەقانیەکان و تالیباندا، یعنی وەکو سەرچاوەکان ئاماژەی پێدەکەن زەواهری لە ماڵێکدا بۆ کە ماڵی یەکێ لە وەزیرە گەورەکانی ئەم حکوومەتەی تالیبان بووە. خۆتەزانی لەو ناوچەیە ینی پەیوەندیەکان زۆرجار پەیوەندی عشائرین، پەیوەندی دۆستایەتین، پەیوەندی شەرت نییە هەموو لەسەر ئاستێکی فەرمی و سیاسیانە بەڕێوە بچێت. بەڵام ئەگەر بچیتە ناو وردەکاریەکان احتیمالی هەیە، ینی ئەمە ڕنگدانەوەی تایبەتی خۆی هەبێت. لە 11 سەپتەمبەری کە هێرشە تێرۆرکاریەکان کراو ئەلقاعیدە کردی، بخۆ دەزانی جیان کەوتۆتە ناو شەڕێکی جیهانیەوە لەگەڵ دیاردەی تێرۆریزمدا و زیاتر ئەو لایەنە تێرۆرکارانەشی گرتوێتەوە کە ڕوانینە ئیسلامە سیاسیە تونڕەویەکانی خۆیان دایانەوێت بیسەپێنن. ئیسلامی سیاسی تونڕە و لە ئێستاە لەکوێدایە دکتۆر؟ ڕاستیەکەی ئێستا لەبەرەوەی کێشەکان ئەو کێشانی کەوا ئیمڕۆ سەریان هەڵداوە لەلایەکەوە لە بینی ئۆکرانیا و لە بینی رووسیا، لەلایەکی تریشە و لە بینی تایوان و سین و وڵایەتە یەکگرتوەکانی ئەمریکا، یعنی وەکو بڵێ ئەو تێزەی فۆکۆیاما کە دەیوت دنیا ڕوبەڕووی شەڕی شارستانێتی دەبێتەوە لە بینی عالەمی ئیسلامی و عالەمی مەسیحی، پێچێت هەنگاوێک چوو بێتە پێشەوە، بەڵکو لە ناو لیبرالەکان خۆیانە تووشی کێشە بۆ، ینی سۆڤێت باڵێن ببوورە ڕووسەکان لەگەڵ ئەمریکەکانە بوو ماوەیەکی دوور و درێژ هاوپەیمان بوون لەسەر چەند ئاستێک، بەڵام ئیمڕۆ دەچینە قۆناغێکی ترەوە کە ئیسلامی سیاسی احتیمالی هەیە بکەوێتە پشتی پەردەی ئەحداسەکان.
دوا پرسیارم ئەگەر بکرێ بە کورتی پێم بڵێ ئاینی ئیسلام لە قەیرانێکی ئەوەندە قوڵایە کە پێویستی بەم هەموو ڕێکخراوە تونندڕەوە هەبێت داکۆچی لێ بکەن؟ خۆی بەڕاستی شکستی ئێمە شکستێکی فرەلایەنە ئەگەر بێت و لەم 100 ساڵەی ئەخیرا ئەگەر بێت و ڕێفۆرمێک بکرایە ڕێفۆرم لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی با بڵێن پەروەردەییەوە لە ڕووی سیاسەتەوە دامەزراندنی بنچینە ئەساسیەکانی مافی مرۆڤ ئەو کاتا بە چاوێکی ترەوە تەمەشای ئاینمان دەکرد و پێگە و هەیبەتمان دەگەڕاندەوە بۆ مرۆڤ و بۆ ئاینیش لە هەمان کاتا بەڵام ئەو ئاوینەی کە تەبابێت لەگەڵ تاکەکانە نەک ببێتە ڕێخۆشکەر بۆ ئەوەی با بڵێن حزبی سیاسی بێت بە ناوی ئاینەوە دەستێکەڵی کۆمەلگاکان بکات جارێت هێشتا بەڕاستی هیچ ئاسۆیەکی وا دیار نییە کە ئیسلامی سیاسی تووشی پاشەکشە بوو بێ تاوەکو ڕێفۆرمی گەورە ڕوونەدا تاوەکو بنچینەکانی ئەلمانیەت و با بڵێن دیموکراسیەت و مافەکانی مرۆڤ بە تەواوی ڕەگاژوو نەبن لە کۆمەلگاکانی ئێمە ئیسلامی سیاسی هەمیشە وەکو هەڕەشەیەک لە پێچاودایە هەڕەشەیە لەبەر ئەوەی قەیرانەکان زۆرن قەیرانی کۆمەڵایەتیمان هەیە قەیران هەیە لە ڕووی پەروەردەییەوە قەیرانی بژێوی هەیە کەمبوونی ئاو هەیە تێکچوونی ژینگە هەیە گەندەڵی لە ئاستارە خەتەرناکەکانی دەرکەوتەی هەیە ئیسلامی سیاسی دێت ئەمانە دەقۆزێتەوە بۆ ئەوەی جێگە و پێگەی خۆی بەهێز بکە بەڵام ئایا ئیسلامی سیاسی وەڵامی هەیە بۆ کۆی ئەو قەیرانانە بە تاکید نەخێت چونکە ئیسلامی سیاسی ئەوەی ئاور لە ڕابردوو دەداتەوە کاغەز و کارتی تایبەتی نییە بۆی تەمەشای ئاین دەبکە. دکتۆر ئەحمەد سپاس دەکەم بۆ شرۆڤەکانت و بۆ ڕاو سەرنجەکانت زۆر سپاس دەکەم. دەچینەوە لای بەفراوی نووری دەخیلی شەمۆ بۆ درێژەی کورد کۆنێکشن و سپاس و پێزانین بۆ هەمووان. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. بەکارهێنەرانی سۆشال میدیا لە تورکیا بەهۆی ئەو پۆستانەی کە دەسەڵاتداران بە پێی یاسا پێشنیارکراوەکانیان بە زانیاری ناڕاستی دەزانن ئەگەری هەیە تا 3 ساڵ زیندانیکردنی هەبێ. ئەم هەنگاوە ناڕەزایی لێکەوتەوە و ڕەخنەگەران حکوومەت بەوە تۆمەتبار دەکەن کە هەڵدەدات ئەو پلاتفۆرمانە بێدەنگ بکە کە هاوڵاتیانی تورکیا بۆ دەرکردنی ناڕەزایەتیەکانیان بەکاری دەهێنن. ڕۆژنامەوانان نەڕازیبوونا خوا بەرامبەر یاسایا پێشنیارکری یا دەربارەی مەدیا جیواکی و دەبێژن دەبە گەفێک لەسەر راپۆرتکردنا سەربەخوا دەربڕین. بەیانەت یەک ji kevîntirîn malpera nûçeyên serbixwe li Tirkiyê ku hoşyarî li ser yasaya nû heye. Bi taybetî cizayên nû li ser belavkirina nûçeyên sexte yan zanyariyên nerast ku ji aliyê desthilatdarên Tirkiyê ve hatiye diyarkirin. Eger ev yasaya nû li perlemanî bête derbazkirin, ez dikarim tinê ji ber ragihandina nûçeyan biçime girtîgehê. Ew dikarin 2 heya 3 salan min zîndanî bikin. Ev yek jî dibe sedema tirsê di nava rojnamevanan da. Her wisa da nûçeyên xwe zêdetir sansûr bikin. Di gel wê yekê ku medyaya serekî li jêr kontrola hikûmetê de ye, medyayek serbixwe ya mezin û zîndî li ser înternetê pêşketiye. Heta wê astê ku rêjeyên wê gehaye yên medyaya serdest ya kevneşopiyê. Hin kes yasaya medyaya civakî ya pêşniyarkirî weke kartêkirina hikûmetê li ser vê serkeftinê dibînin. Ev vê yekê bi kartînin da ku her tiştî asteng bikin. Mebesta min jî her tiştî ev e, her tiştî ku dijbere. Armanca vê yasayê bedenkirina opozisyonê ye. Ji ber vê yekê hevildin vê bi yasaya zanyariyên nerast bidin nasîn. Di vê yasaya pêşniyarkirî de her kesekî tiştekî belav bikit ku ji aliyê desthilatdaran ve zanyariyên nerast bin wê nêzîkî 3 salan bête zîndanî kirin. Platformên medyaya civakî weke YouTube û Twitter
کو بنگه لترکیا هنه لگوری وی پیشنیاره وی نجار بن ناسنامه یا هر کسکی که دبن لیکولینان دیا اشکره بکن. او یاسایه دمکی ده تیک و هلبجارتن سروکاتی دمه ها 6 یاسالا بیت دنه. حکومت ترکیه دبیجه گو یاسایا کنترل کرنا مدیایا جواکی چه جیاوازی لگلیوان یاسایان نینن گو نهال اوروپا هنه گو خلکی دپاریزن شینا سانسور کرنا وان لی گروپ مافین مروان هر براوردکی دگل یاساین اوروپا رد کن. باریا من تنکاره ترکی به آلمانیا، فرانسا و ولاتین دنیای اروپا را هفبر بکی. ترکیه بهتر وک روسیا سر دریه دکه. راستی اگر تبری خو بده سر جمیرین وزارتا نافخویی هر سال لیکولینه بهتر ج 5 حتانی 6000 کسانتین کرن جبر چالاکین وان لسر مدیا جواکی. لگوری ریخستن مافین مروان ترکیه لرزا هر مزن یا جهانه. گو روزنامه‌وانان زندانی دکه لی بیانات ترس اوکو مطرسیا گرتنی جی و باندورک مطرسیدار لسر خوندوانان بکد. Bu yasayla birlikte artık Ve yasaya hükümet havuldu da regiriya xelki bu bersivdanan u çayan bike. Xwendevan nikarin van u çayan li sermediya civakî و حتی کو گروپین واتساپ جی پارو بکن. حکومت وی یاسایا نو مینا بشک جا آراسته یا ناونتوی یا کم کرنا بن پیکرن یاساین مدیای جواکی نشان داده. لی رخنگرد بیجن اوه حولک به هیوی بونه بو بیدن کرنا اپوزیسیونه بری حل بجارتنان گو راپرسی دیار دکن دست حالاتدار نها سرناکبن. راپورت دورین جونز، هیلین سندی، دنگ امریکا. وزلم یاساک جناوند پیامند دنگ امریکا و ایوب دمیر جانکاری بمرنا جبو پتر ام آگهداری ناوروکی وی راپورتی بین سر آزادیان میگدیا جواکی ایوب جمت دست پیدیکم و امزانن یعنی شمارهات یکوتن کو پیشنویسا قانونه که هی لترکیا تی بحث کرن سروی مجاری سر مجارا آزادیا میدیا جواکی قالوا او یاسا يعني او برنامج یاسا چه بیجا و چند امکان هيا ورا پسند کردن دما پارلمان وگر کاری خو داخل اف یاسا د مها گولانه دا د کمیسیون مجلس دا درباس بو و دوراجی مها حاضرانه دا جی هاته yani پاشتا هاته اوتن سدماوی چی هم اوی بیجن مثلا د ناو یاسا دا چی هيا تی گوتن کو هکه کسک حقارتک انجی تشکی داوش بکه دناو 1 سال کو حتی 3 سالا دکاره جزا بگیره دیسا امبیجن مدیا جواکی یه بیانی هکل ترکیه دخوازن و شنا خو بکن لازمه سنتر وان انجی مرکز کوانجی لوی دری هبه دالی دین دا میت مثلا سالوختاریا ترکیه دوی دری دا هف کار که yani او د شوپینه هکتشتکی خراب درکت لگوری وی دیار دیگه هر adın da mesela لوی دری یک روزنامه وانه که بخوازه کو کاری خو آسان بکه پیوستی به کارتا سر کوماری وی به جبو جی اف یاسا درکتی بو yani هاتبو پارلمانتوی لراستی ایرو جبینه کا تایبت هبو yani meclisa bilind ya leşkeri ایرو yani yaş لوی دری جویا تایبتیا ویا اوه کو اف گلاله قانون امبیجن یا کو مدیا جواکی هاتبو پارلمانتوی baş davetin sedam avici CHP و AKP nabera خدا پیمان اکچی کربون اوان جی گوتو بوکو سرفرماندارین ترکیه حد وی درباز بیجبو کو و به مالنشین هون بیا پسند بکن ام جی و قانون هانی demek adın anci paşta bağmışın. Yani tekliye ka usaci heye İro وقتا كان دمين روش وعدت كما فيش. باشا أوزلم بسبور ورخصتين ميديا يعني تابت بميديا جواكي شد بيجن. بله داخل ریخستن ناونتویی راگاهاندن و روزنامه‌وانی لسر و گاوا حکومت اردوغان فیکارین خو به ناوبرتین زمان لگور راپورت فریدم هاوس کو بنگهاوی لپایتخت واشنگتنیه در راپور خدا یا ای سال ده راگاهاند کو جسدی نود ریخستن مدیایا لترکیه دبن کنترولا حکومت اردوغان کارسازن کو تکلین شخصی بوی راهنه او دوان تلویزیوناندا روزنامه‌واناندا اپوزیسیون روزنامه‌وانین سر بخه
آنجی اکتیویستین مافین مروان جیه ناگرین جبر و یکیجی اف کسانا و اف ریخستنانا مدیای جیواکی و دیجیتال و ریکه کی آلترناتیو دبینن کو دنگ خواه جور بلند بکن جبر و یکیجی حکمت اردوغان و پیشنیار قانونی آواد که کو روان پرتر زیده تر تپسر بکه و دورپچک مزن لسر راگهان آزادی راگهاندنا لترکیه آوا بکه بله ایوب من خواست بزنم برای چند که اگر بیراتواره من راپورت تک لدنگی امریکا هبو بحث هندی ذکر که چاوا او چالکوانه لسر میدیا جواکی دکارن خوش آستانگو وان قانونو ریگرین ان حکومتی درباز بکن و کاری خواه بکن یعنی حیات چند امکانه هندی هیکو او خلق چه روزنامه وان با چه چالکوانی دیبن دکارن وان وی قانونی یعنی قانون بفیرنگی وەکو بێژی دەرباز بکن خۆشی دەرباز بکن خۆشی ڤەدزن بله انا داخل دخوازم چند هجمارا بدم مثلا 360,000 کس بس ناف 6 سالان دا جبوکو جسرو کومارن ترکیه رجب اردوغان حقارت کرنه لپرسین هاتیه وکرن او 36,000 کسی آنا تنه دارزاندن راستی لوی دری دا کوفکان مزن هه دناف جواکی دا جی یعنی ادی یک کس واتا کو تشتکی دابش بکه دلی ودا ترسکه یعنی جواک ادی نکاره درکه و درجی برتک خوجی نشان بده چند روز بری دیسال انقره لتاخا اولوسه روجموان درکتن قاده او هاتن بجاف کرن یعنی گلک روجموان ام دبینین کو انا دبن یعنی گرتنگه هاده جبویجی جواک زیده نکاره دوی والدا دنگ خو درخیله لی الیدن دا ام دبینین کو راستی دستلاتی دخوازه کو هر تشتی تخبن کنترل خو جوخا مدیا تواهی سدان نوت بن کنترولا دستلاتی ده بله اصلا متخواست اجیتا بپرسم سروکی ترکیه رجب اردوغان میدیا جواکی وکا گفان لسر خواه ناز دکا گلو چه مجبر چی او هن به هستیاری برای خود میدیا جواکی بله داخل پسپور و داخویانی اردوغان وک جبر کو مدیا جواکی و دیجیتال تنی مدیای آلترناتیفی که دبن کنترل حکومت اردوغان دا نینه و هر وها پسپور دست نشان بالی دکشینن که اوه سالا به هلبجارتنین سروکتیا ترکیه وره کرن و جبر و یکی اف مدیا جیواکی انجی دیجیتال تنی ریک کو دجبریک مزن لدیجی اردوغان و نرازیبونن وی تنه زمان کرن جبر و جی پسپور و ریخستنین مافین مروان و روزنامه‌وانی دبیجن کو اف نمونه یک دنیا تپسر کرنا راگهاندن آزادی راگهاندنیه و بدن کرنا اپوزیسیونیه بگومان رخصتی و سازی نفنتوی جی بدنگ نبونا و بدنگ نابن مثلا راپورت کرنا او ریگرین لپیش آزادی راگهاندنی لترکیه دبن اوزلم یا ساق جنابند نوچان دنگ امریکا و هروسا ایوب دمیر جان کری اسپاسیا ودکم دستی و خوش باوردەکی ئەگەرێکی پێت بڵێ بەفراو کە ئیمکانی ئەوە هەیە ژیانی مردوویەک بگەڕێتەوە زۆر شتی ناممکن بووە دەخیل کە ئیستا ممکنە ئەگەر زانایەک بیڵێ لەوانەیە باوەڕ بکەم باشە لێکۆڵینەوەیەک هەیە هەلبەت لە گۆڕا کەناڵی CNN تۆڕی CNN ئەمریکی و زانکۆیە یەڵ یا ئەمریکی لێکۆڵینە کریە لەسەر هەندێک کاچاوە وانشایە شانەیەن ئەندامێکی لاشی یێمری بەرازی جارێکێدی ڤەژی نەڤانی جارێکێدی ڤەگەڕێنە ژیانی هەلبەت ئەوی بەرازێک و تاقیکردن لەسەر هاتیکردن مریە پشتی سەعەتێکی ژیوان شایە وان شانەین ژیانی ڤەگەڕێنەوە و ساغ بکەن ئەوە نیشانەکە و ئیمکانە ڤەگەڕاندنە ژیانی هەیە لێنەها لە گۆڕا لێکۆلینا CNN یان لە گۆڕا راپۆرتە CNN و لێکۆلینا زانکۆیە ئەوە وێ ئالیکاری بکە ji بۆ نوژەنکردنە ینی ڤەژاندنە پارچەیەکە لەشی مرۆڤێکی و نەخۆش بە و ژکارکێتیە بەیەکەدی و بچاندنی تێناسکردن ئەو جارێکە دیڤەگەرن یان و کوچاوە
ڤگەڕێتەوە سەرژیان ینی نها ئەف پێنگاوەکە لێ دیسان زانست هەر بەرەفرێژ شە و کەس زانەوی بگەهەکی دەری بەڕاستی جێگەی سەرنجە بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیەش ئیمڕۆ دووبارە هاتینەوە کۆتایی ئەم بەرنمەیە و دەتوانن بینەری بەرنمەکەمان بن لەسەر پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا و بە شێوەی ڕاستەوخۆش لە ڕێگاین ئارتیەوە خداحافظ شاد بن.